یاڵڵا باوکە دانیشە کچم. کچم ماڵی کاک عەباسی خۆمان ماڵەشی باشن، خانەدانن، ناسراون. ئەو هەدیە لۆ ڕەوا کردی. ئەوە چییە؟ یعنی باوکە تۆم بە پارە دەفرۆشی؟ کچم بە پارە نافرۆشم. ئەو 50 وەرەقەیە گوتی پێشکەشی بیتن. دوایە کچم بە تولۆ خراپ تێگەیشتی. بە خۆت دەزانی مەسەلە کەیبالۆت بجێڕمەوە. کاتی خۆی پیاوەکە بوو کچەکە بوو کچەکەی بە فەردە پیازێک بە شوودا. کات هات و ڕۆیش زاواکە هەموو ڕۆژە چینەکی لە بووکەی دەدا. وای لێ هات بوو ئیهانەی دەکرد. ڕۆژەکیان باوکی بووکە ڕاست زەفتی کرد. گوتی حتا 100 مسقال زێری لۆ نەکڕی نادەمەوە. وای لێ هات زاوا کۆران بە کۆران دەگەڕا قەردی کرد مڵک و ماڵی فرۆش 100 مسقالی لۆ بووکەی کڕی ئەو جەدایەوە. جوان تێبگە لە من کە دایەوە خەڵک لیان پرسی ئێستا لەگە بووکەی کۆی؟ گوتی وەڵڵاهی ئێستا لە سەربی خۆمی دادنێم. ئێگوتیان هەر ئەو بووکە بوو پێشترین لێت دەدا. گوتی کاتی خۆی قیمەتی ئەو بووکەی 1 فەردە پیاز بوو، بەڵام ئێستا قیمەتی ئەو بووکەی 100 مسقال زێرە. کچم مارەکی باشن، زێڕت لۆ دەکەن، خانی بەتەنێ لۆ دەگرێن، خزمەتت دەکەن، لەوان باشتری بەدەست ناکەوی. باشە باوکە ئەو چیرۆکەی کە جێڕاتەوە چ پەیوەندی بە مەوزۆی ئەمەوە هەیە؟ زۆر پەیوەندی هەیە کچم. بە خۆت دەزانی ئەوڕۆ پارە هەموو شتەکە. ئینسان پارەی نەبیتن هیچ بەهایەکی نییە. بە خۆت دەزانی ئەمنش پیر بوومە و تەمەنم ڕۆیشت. دەمەوێت ئەتوور بە شوێنی خۆت دابڕۆی. هەندێک کەس هەن بەس بە پارە و غەرامە و تاسوورکردنەوە دەبن بە مرۆڤ. ئێستا تۆ دەتەوێت من بە پارە بفرۆشی. نەخێر کچم ناتفرۆشم. ئەتوو بەجێی بابی خۆت بکە قازانز دەکەی. ئەتوو پێ دوایە ئەم خراپەی توم دەوێتن؟ ئەم خراپەی توم ناوێت. دەمەوێت جێ و ڕێت خۆش بیتن. بەس باوکە من حەزم لێ بمێنمەوە بە سوود من بە پارەی نەدەی. نەخێر کچم وەڵڵا بە پارەت نادەم. بە خۆت نابینی چەند کچ ماینەوە هەر دێنە داخوازی و مێردی ناکەن، دێنە داخوازیان و مێردی ناکەن. کێشە نییە با بمێنمەوە. کچم نابی کەس نایی بمینێتەوە. کەس وەکو گورەکی وایە ئەگە کاتی خۆی لێی نەکەیەوە ئەو گورە سیز دەبی. تێگەشتی؟ بەس ئەو کوڕە منی خۆش ناوێ. کچم ئەوە بابی گوتی ئەمە ڕازی دەکەم. یعنی ئەوە مشکلەی خۆتیان. باشە بابی ڕازی بوو. ئەی براکەم چی؟ براکەت عایدی من ئەدێم بابت نیمە؟ هەتا ئاخر دەقەی لەگەرتم کچم. پشتت بەرنادەم. ئەتو جێ لە من بگرە قازانز دەکەی. تێدەگەی؟ بابا تکایە پشتم بەرمەدا. کچم هەتا ئاخر هەناسە لەگەرت دەبم. لە هاواریش مەترسێ. بەخۆم ڕازی دەکەم. باشە. ئەمیر جان دەیە کوڕم بڕۆ بزانە بابە دیشی پێێتە. بەستا ئێستاچ وەرە بێکەر وەرلەگەر من. بابە جوانبانگت کردبووم. چی بوو با بۆ گری؟ نازانم کوڕ ئەتوو لەوا لە من دەکەی. ئاژەڵ بە ئاژەڵاتی خۆی داک و بابی خۆیان خۆش دەبێت. دەست سەردا پیاو کوش ڕێز لە قسەی داک و بابی خۆیان دەگرن. ئەمن تێناگەم ئەتوو لۆ ڕێز لە قسەی من ناگری. کوڕم دەترسێ بابە ڕۆژێک چەندێک لێم دا و بمرم. خوا نەکە بابەت خۆ قسانە مەکەی شڵاچی بێنە چی بێ؟ بابە جان چیت بێ منەوەت بۆکەم؟ کوڕم ئەمن چم لە تو دەوێت. دەبێت ژنی دووەم بینی منداڵت ببینم پێش ئەوەی ماڵاوی لەو دنیایی بکەم ئەو ماڵی ئاوەدام کۆلە بۆم. بەس سەر چاو ژن دێنم هەموو شتێ بەدڵی تۆرە بەسەر چاو بەس بە یەک مەرجە.
لەسەرەوە ڕێکەوتمووی لەسەرەوە بمینێتەوە باشە کوڕی خۆم غەمی هەندێت نێبی هەرچت بێنوت دەکەم بەس کوڕم ئەو جارش شەرمەزارم نەکەی باشە خەمن نەبێ بابە چیت بێ منەوەکەم بەسەر چاو وەرە کوڕی خۆم بانە بابە الحەمدلله بەس خەفەت مەخۆ الحەمدلله کوڕی خۆم بابە خەفەت مەخۆ باشە قوربانە بم هەتا تو ژنی دووەم بینی ئەمە غەمی ناخۆ تۆ بە زووترین کادێنم بابەجان بەس ئێستا من نەبێ بڕۆم دواترە بینەوە باشە بڕۆ کوڕی خۆم بڕۆ خدا و پێغەمبەر بتپارێزی بڕۆ